سڵاو من مامۆستای یاریە ژیرەکان وەک ئێمە دەزانین هەر قوتابخانە و باخچەیەکی ناحکومی تایبەتمەندیەکی خۆی هەیە ئێمەش وەکو باخچەی مناڵانی عشق کار لەسەر بنیاتنانی تاکەکەسی دەکەین بۆ ئەم مەبەستەش وانەی یاریە ژیرەکان بەکاردەهێنین یاریە ژیرەکان چەندین ئامانج لەخۆ دەگرێتەوە یەکێک لەم ئامانجانە توانای بیرکردنەوەی مناڵ زیاد دەکا بەهێزکردنی لایەنی کۆمەڵایەتی تەرکیزکردن و وردبینی بەهێزتر دەکاتن لەگەڵ هەمان کاتیشدا متمانەی بەخۆبوونی مناڵ زیاتر دەکاتن بەهۆی ئەم یاریانەوە دەتوانین جیاوازی ئاستی بیرکردنەوەی مناڵەکانی هاوتەمەن ببینین.